ئەگەر وەکو کاری ڕێکخراوەیی لە 2023 من کاری ڕێکخراوەیی یەکەم لە ناوەندی هاوبەشی ژنان بووین. من لەوێ تایپێت بووم، ئیشیشم لەگەڵا کردن وەکو ژنە حیزبیەکان لەوێ کۆببوونەوە ئەو ناوەندیان پێکهێنابوو. ئەو کاتەش هەر بەیاننامە دەرەچوو وەرکشۆپەکرا، سیمینارەکرا، ئەمانە هەمووی بۆ 8 مارس و پانێڵەکرا، ئەمانە بۆ 8 مارس بۆ شیعارات بەرزەکرایەوە، داوا ئەکرا لە دەسەڵات کە مافی ژن بدرێت لە 8 مارس لە 25 نۆڤەمبەر زۆرترین چالاکیەکان ئەکران لەو کاتەش. هەموو گۆڕانکارێک لەگەڵ پێشکەوتنی وڵاتەکە دەبێت، هەرێمەکە دەبێت. بەهۆی هەرێمی ئێمە و وڵاتی ئێمە بەردەوام ململانەی سیاسی تایە و شەڕی تایە و ناجێگیرە بەڕاستی وەزعی هەم ئابووری و هەم سیاسی و هەم کۆمەڵایەتیەکەشمان، بۆیە ئێمە ئەبینین کە نەک 8 ساڵ لەوانە 3 ساڵی کەش بڕوات ئێمە نەگەین ئەنجامێکی باش دەربارەی مافی ژنان. ئێمە وەکو ڕێکخراوی دابین چەند چالاکیەکمان هەیە، بەڵام خۆشبەختانە ئەم ساڵ وەکو چۆن 25 نۆڤەمبەر توانیمان زۆربەی ڕێکخراوەکان و زۆربەی ژنان بەیەکەوە کار بکەین. لە 8 مارسیش هەمان بەرنامە و پلانمان هەیە لەگەڵ ژنانی ئەم ساڵ کە لەگەڵ ژنانی هەولێر، دهۆک، هەڵەبجە هەمووی بەیەکەوە کۆبوونەوە کراوە کە ئێمە بتوانین کاری بەیەکەوە بکەین لە 8 مارس و نەک هەر 8 مارس، هەموو ڕۆژەکانی تر کە پەیوەست بێ بە دۆخی ژنانەوە بۆ وەرگرتنی مافی ژن. ئێمە جارێ وەکو ڕێکخراوی دابین چالاکیمان هەیە هۆشیاریکردنەوە لەو هۆڵەی ڕێکخراوە و هەروەها بەشداریەکەین لە پانێڵێک لە چکە ئێمە خۆمان وەکو دەستەی بەڕێوەبردنی کەمپینی بەسەر ژن کوشتنیشین، لەوێش پانێڵێکمان هەیە ئامادەی یعنی پێشکەشیەکەین و دوای ئەوە خەڵات لێنانمان هەیە بۆ ئەو کەسایەتیانەی کە هاوکارمان بوونە لە ماوەی ئەم ساڵە هاوکاری ڕێکخراوەکە بووە بۆ بەرەو پێشبردننی پرۆسەی ژن و هەروەها بەخۆبەخشانە هاتوون لێروکانە وانیان وتوێتەوە یان لە دەرەوە کە ئێمە وەرکشۆپمان کردووە، سیمینارمان کردووە، هاوکارمان بوونە لەمە ئەمە تەرجیعەکە بۆ ئەوان کە خەڵات لێنانمان هەیە بۆیان و هەروەها سەردانیشمان هەیە بۆ هەندێک جێگای تایبەتە. بەنیازین ئەگەر مەودا هەبێ سەردانی ژنانی ناو پیرۆپەکەوتەکان بکەین وەکو ژنان کە چەند ساڵ خزمەتیان کردو و ئێستاش هیچ ڕۆڵەکیان نییە و بتوانین سەردانی ئەو ژنانێک کە لە بازاڕن کارەکەن، چکەوان بەردەوام نەک هەر کار لە بازارەکەن، بەڵکو ئەوانە ئەچنە لە دەرەوەی شاریش ئەژێن و فەلاحەتیشەکەن و یەنەوە هەمان شتیش جارێکی تر بەرهەمەکانیان ئەفرۆشنەوە. ئەمە ئەوان دوو ئیژەکەن نەک ئیشێکەکەن و لە هەمان کاتیشە کۆمەڵێ نەوەی تازە پێ ئەگەیێنن.